زۆر سپاس دەستان خۆش بێ بە هیوای خاڵێکی پیرۆزبایی لەم قوتابیە خۆشویستان دەکەم. ئێمە وەکو خولی چالاک قوتابخانەکان هاتنە بەشداری یەکەم ڕۆژی زەنگلیدانی قوتابخانەکان دەکەین. زۆر دەستخۆش لە مامۆستایەکان دەکەن، زۆر باش منیان فێر کردووە. پیرۆزبایی ساڵی خوێندنی نوێ ساڵی 2018-2019 لێ دەکەین. ئەمڕۆ زەنجی دەستپێکردنی دەوام لە سەرجەم هەرێمی کوردستان لێدرا. وەزارەتی پەروەردە هەموو ئامادەکاری ئەوەی پێویستە فراهەمی کردووە، بەردەستی کردووە بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. پیرۆزبایی ساڵی خوێندنی هەموو قوتابیانەکە میوادارم مامۆستاکانم ساڵبای کۆت بشکێنن بۆی ساڵی خوێندنی نوێ بەردەوامێت. پیرۆزبایی هەموو قوتابیان. پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجەم خوێندکارانی کوردستان ئەەکەم بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی نوێوە. ئێمە داواکانی لە حکومەت کە ئەوڕێکی جدی باتەوە لە کاتی پەروەردە و فێرکردن بۆی کە ساڵێکی پڕ لە خوێندن و زانست و معریفە بەسەر بەرین. ژنان و پیاوانی دواڕۆژی بەڕێوەبردننی ئیدارە و سیاسەتی ئەم وڵاتە لێرەوە داواکەین لە پرۆسی خوێندن پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ هەموو لایەک بە تایبەتی خوێندکار. هەروەها لەسەر ئێمە پێویستەکەوا هەردەم بخوێنین بۆ دیفاعی تێغی دوژمنمان. هەروەها پیرۆزبایی لە هاوڕەکان بەکەم و دەستخۆشی لە مامۆستاکانیش مەکەم. بەڕاستی من بە مامۆستاکانەوە جوانم. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە ناحیەی خورمان لە قوتابخانەی بێسارانی زەنگی ساڵی نوێی خوێندنمان لێدا بە ئومێدیەوەی ئەم ساڵ ساڵێکی ئارام و ساڵێکی باش بەڕێ بکەین و ئەنجامی باشمانە بێ لەسەر ئاسی هەرێمی کوردستان. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە 147 قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوایان هەیە. ڕێبەریا گشتیە پەروەردە پارێزگا و دووکێ ڕێوڕسمێکی تایبەت بوو دەستپێکردنا ساڵانیا خواندنێتدانیت وەکو دیارژی سەرانسەری هەرێما کوردستانی بکە دەستپێکردنا ساڵانیا خواندنەیە بۆ vê mebestî rêwresmekî taybet li qutabxanan û hat hate dana amadebûna parêzgerê dûkê bû destpêkirina salaniya xandinê 2018-2019. قوتابخانە نوهات gelek قوتابخانەکە baş ez gelek hez dikim hemî seyda mirovî tercih dikin ku mirov bixînîtin baş û eger mirov taybet mirovê zîrek bît jî û ez gelek keyfim be ku ez dê mamostayê xwe bînim hevayê xwe jî vê rojê